إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، خۆشەویستەکانم، باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەیفەرمێ، و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و ڕێچکان ئەو ڕێگا و ڕێچکانانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا لادانە لەو ڕێبازە مبارەکە، هەر لادانێک هەر پێچەوانە بوونێک بۆ ئەو ڕێبازە مبارەکە مای نەکبەتی و قوربەسەریە بۆ خاوەنەکانی، و ئەوانەشی شوێنی ئەکەون لە دنیا و هەروەها لە قیامەتە سەریان لە ئاگری جەهەنەمەوە دەرەکا. خوا پەناماندا. ئیماندارانی خۆشەویست، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە دێتە مەدینە، خەڵکی مەدینە پێک هاتوون لە عەرەبەکان و لە جوولەکە. لە ئەسڵا ئەم جوولەکانە کە هاتوون بۆ مەدینە و لە هەندێ شوێنی تری دوورگەی عەرەبیە ئەژێن، هۆکارەکەی ئەوەیە هاتوون بە پێی ڕێنمایەکانی تەورات و پێغەمبەرەکانیان سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ. پێغەمبەری ئاخر زەمان لە دوورگەی عەرەبیە پەیدا ئەبێ، پێغەمبەری ئاخر زەمان لە دوورگەی عەرەبیە پەیدا ئەبێ. جا ئەوان هاتوون بۆ ئەوەی پێغەمبەرەکە لە ئەوان بێ، یان هیچ نەبێ، ببن بە شوێن کەوتووی ئەو پێغەمبەرە. بۆیە هاتوون لە چەند شوێنێکان نیشتەجێن کە گومانیان وایە لەو شوێنانە پێغەمبەرەکە پەیدا ئەبێ. هاتن هەندێکیان لە مەدینە ژیاون، و هەندێکیان لە خەیبەر، و هەندێک شوێنی تری دوورگەیان نیوە دوورگەی عەرەبی. ئەو جوولەکانەی کە لە مەدینە بوون سێ تایفە بوون: تایفەی بەنو قەینوقاع، تایفەی بەنو نەظیر، و تایفەی بەنو قوڕەیظە. پێش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچ بکا بۆ مەدینە، و پێش ئەوەی ئەسڵەن باسی کۆچی مەدینەش هەبێ و ئەو فکرەیە لە مێشکی پێغەمبەر و ئەسحابەکانیان دروست ببێ، خوای تەعالا چەندین جار لە چەندین شوێنی قورئانە باسی جوولەکە ئەکا، بەو ناوانەی کە پێشتر جوولەکە لەسەری بووە. لە کاتی پێغەمبەر یعقوب عەلەیه السەلام، پێغەمبەر یعقوب بە ئیسرائیل ناوی دەرکرد بوو، یعنی ئیسرائیلیش بە زمانی ئەوان یعنی عەبدوڵڵاه، یعنی عەبدوڵڵاه. بۆیە ئەوانەی لە نەوەی پێغەمبەر یعقوبن پیان وتراوە بەنو ئیسرائیل، پیان وتراوە بەنو ئیسرائیل، یعنی نەوەی عەبدوڵڵاه، نەوەی پێغەمبەر یعقوب. ئیتر خۆتان ئەزانن نەوەکەشی 12 کوڕی هەبووە، یعنی یەکێک لە کوڕەکانی یوسف بووە، و باقی کوڕەکانی تریشی، و ئەو قسە و بەسەرهاتەی یوسف عەلەیه السەلام لەسەر ئەوان هاتووە کە چۆن ئەوان مؤامەرە لە یوسفی برایانەکەن و هەوڵەدەن لە ناوی بەرن، و ئیتر ئەو بەسەرهاتەی کە خوای تەعالا لە سوورەتی یوسفە باسیەکە. و هەروەها خوای تەعالا ناویشی بردون بە ئەهل الکیتاب، چونکە جوولەکە خاوەن کتێبی ئاسمانین، پێغەمبەرەکانیان بۆ هاتووە. و نەوەی ئیسرائیل خاوەنی کتێبی تەورات و خاوەنی کتێبی ئینجیلیشن،
بۆیە ئەوان ئەهلی الكتابن یان بە ئەهلی الكتاب مەشهورن. لەبەرەوە خۆشەویستەکانم قورئان زەمینەیەک سازەکە بۆ مسلمانان پێش ئەوەی کۆچ بکەن. خوای تەعالی عالم الغەیبە، ئەزانێ مسلمانان کۆچەکەن بۆ مەدینە و لەوێش ڕوبەڕووی جوولەکە ئەبنەوە. بۆیە خوای تەعالی هەندێک پێشەکی هەندێک مقدمات ئەخاتە پێشچاوی مسلمانان، هەندێک لایەنی ئیجابی باس ئەکات خوای تەعالی لە قورئانە و هەندێک لایەنی سلبیش، تاوەکو مسلمانان تێڕوانینێکی هاوسەنگیان هەبێ، نەظرەیەکی متەوازنیان هەبێ بۆ هەڵسو کەوتکردن، بۆ تەعاملکردن لەگەڵ کێ؟ لەگەڵ جوولەکەیە بە تایبەت. خۆ طبعا مەسیحیش هەبووە لە دوورگەی عەرەبیە، بەڵام سەرەتا مەوزوعەکان لەگەڵ جوولەکەیە زیاتر ڕوبەڕوو ئەبێتەوە، تەعامل و هەڵسو کەوتەکە زیاتر لەگەڵ ئەوانە، چونکە ئەوان لە ناو مەدینەیە ژیاون. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە باسی بەنی ئیسرائیل ئەکات هەر لە سەرەتاوە، یعنی پێش ئەوەی پێغەمبەر کۆچ بکە بۆ مەدینە، لە سەردەمی مەککەیە، لە قورئانی مەککیە. چونکە ئێستا ئەمە ئەو قورئانەی کە لە بەردەستمانایە کە بریتیە لە 30 جوزء و لە 114 سورەت، ئەو قورئانە بەشێکی لە مەککە دابەزیە کە پێی ئەوترێ سووەری مەککی و بەشێکیشی لە مەدینە دابەزیە کە پێی ئەوترێ سووەری مەدەنی. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ضرورە ئێمە ئەوە بزانین کە ئەو سوورەتانەی لە مەککە دابەزیە هی قۆناغێک و مەرحەلەیەک بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژێردەسی مشریکەکانی مەککەیە بووە، یان لەگەڵ ئەوانە ژیاوە و هەندێک بابەت هەبووە تایبەت بۆ ئەو کاتە، و هەروەها لە سەردەمی مەدینەشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە مەدینە، لەوێ دەوڵەتی دروست کرد، ژیان لەوێ لەگەڵ جوولەکە و لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترا بوون کە پیان ئەوترا منافق و دووڕوەکان، وەزعەکە جیاوازە. جا لە سەردەمی مەککە خوای تەعالی باسی بەنی ئیسرائیلمان بۆ ئەکا، یان ئەهلی کیتاب. بۆ نمونە لە هەموو قورئانە لە 30 شوێنە خوای تەعالی ناوی ئەهلی کیتاب هێنێ، یەکێکیان لەوەیە لەو 30 حاڵەتەیان لەو 30 شوێنە لە مەککەیە باسییانەکە. خوای تەعالی فەرمێ بە ئیمانداران فەرمێ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن، واتا مناقشه و مجادله لەگەڵ ئەهلی کیتابە نەکەن ئللا بە جوانترین شێوە نەبێ. و هەر لە مەککەیە لە چەندین شوێنی قورئانە خوای تەعالی تەرکیز ئەخاتە سەر بەسەرهاتی پێغەمبەر موسى عليه السلام. بۆ نمونە لە قورئانە لە 136 شوێنە خوای تەعالی ناوی موسى ئەهێنێ، 122 لە مەککە بووە، 122 لە مەککەیە بووە. تركيز خستنا سر بسرهات قصي موسى عليه السلام كبيغمبري بني إسرائيل بوا وتوراتي بو دابزيوا أمش جرنجي أداب أو موضوعا وزمين سازية بو أوي كوا مسلمان خوتان آمادكن بو معاملة وهالسكوت لقل نوي بني إسرائيل، يعني بني إسرائيل. وخوي تعالى هر لبيا باسي يعني لما كيا باسي صبري بني إسرائيل من بوكا كشون صبري أن قرتوا لسنا راحتي كان لسورة أعراف آياتي 136 خوي تعالى فرمي وتمت كلمة ربك الحسنى على بني إسرائيل بما صبروا ودمرنا ما كان يصنع فرعون وقومه وما كانوا يعرشون. خوي تعالى باسي صبر آرام قريب بني إسرائيل من بوكا لا ململانيانا لقل فرعون دسو دايركيا، يعني اللي أما مدح خوي تعالى مدح بني إسرائيل من بوكا. هروها وكو باس من كت خوي تعالى بيمان أفرمي وكو إيمي إيمان دار لمكيا لمرحلة مكيا ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن، يعني هيج مجادلة ومناقشة وكو بربركانيك لقل أهل كتابا مكان إلا بجوانترين شيء ونبي شو أوانا أهل كتابا أوانا اللي بيشا كتابي آسمانيان بودا بزيوه كوابو جولك لا يعني لا يك وخوي تعالى باس يعني أكاك كوا أمانة أهل كتابا أمانة إيمانيا بيك خواهيا وكو إيمت شو إيمان ما بيك خواهيا أمانة شوني بيغمركان كوتون، يعني إيمانيا بيغمركان هي بتايبت موسى وعيسى موسى بتايبت موسى أواني لدواي موسى هاتون. وهروها إيمانيا بكتاب آسمانيا كان هي بتايبت توراة. بويا أبي إنساني إيمان دار
توقعي أو بك كأمانة بين ناو إسلام وبأسانتر لخلقي تر إيمان ببيغمر إخوة بينا صلى الله عليه وسلم. أما لا يكتري شو أخوي تعالى هر لسردمي مكة مسلمان أقدار أكاته ولا بري طبيعته أخلاقي جولك بونمنا خوي تعالى باس يومان بوكا كأوان برانبر بموسى شون بون لسردمي فرعون كاتم موسى عليه السلام خوي تعالى ناردي بو أوان رزقار كالا دسي فرعون سيركي أوان زورب بأدبيانا برانبر أو بيغمر أوسنوا ألين قالوا أوذينا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا. يعني موسى إما آزار دراين بيش أوي توبي ودواي أويش توي هاتي يعني تو وكو چون بلي هيچ نقوري لوضعك بلكو خراب ترد كرد وأو جورينا أنا وكو خواهي قوري لسورة عرافة باسيك وهروها خواهي تعالى باسي أو ما نجبوكا كأوان قومي كي في البازن ياكو مالا خلقي كان هبوا في الباز بون لكاتي خويا خوي تعالى روجي شماني لسريان حرام كرد كأوان تيايا كاسبي بكن كومالي كان هبون لسر بحريك أجيان يعني جيانيان لسر راو ماسيبو روجاني شمان حرام بو أوان إيش بكن بلام أمان بو أويك بفيل بتوانن إيشي خوان دبر بكن قدري خوا وابو خوا امتحان يعني كرد للروجاني شمانة ماسي زور هاتنا آوكا للروجكاني ترى كم تربو بويا تحملي عن نكرد أمري خوا جيب جيب كان أم امتحاناتي يا سر كوتوبون أو نفي البازون للروجاني جمعاء الروين توري الراو كردنا كان أنايوا بو أوي الروجاني شمان كماسيكات بيجريت ولا للروجي شمان توركان رانا أكيشايوا للروجي يكشمر راينا كيشايوا يعني وكو فيلك لقل شريعتك إخوايا جا خوي تعالى لعنتي لي كردني بميمون وبراز اما خوي تعالى لقراني بيروزا باسيكا اما شهر بني اسرائيل بون وهروها كاتي خوي تعالى لدسي فرعون نجاتي دان ورشون او بري اوكا داوايا ل بيغمركان كرد لموسى عليه السلام وجاوزنا ببني اسرائيل البحر دواء واخوار رزقاري كردن لدس فرعون وقومكي ور خوي تعالى او نعمه قوري بسري الرشتن حر جيشنا او بري اوكا لي قومي كان بيني بتيان هي وخريج بتفلسطين يكسر دعوانا لموسى كرد وتيان موسى اجعل لنا الها كما لهم الهه توش خوايك بو اما دانا يعني بتيك بو اما دروسكا با اما بي فلسطين وكو شون امانه خوانا وبتيان هي فلسطين سبحان الله شن صاله موسى خريج لقال انا خريكه شن صاله هولي ان لقال هذا سيرك قومي كان تازه داواي بتاكن لموسى عليه السلام بتيان بو دروسكا يعني قصدي خواي كان بو دروسكا لبرد يعني لدار يعني لو بتاني او زماني كخلق فرسويتي مشركه كان فرسويانا يعني ما هر بني اسرائيل وابون هر بني اسرائيل دواي اوي كوا موسى عليه السلام اتشيت حضوري خواي پروردگار لكيوي تور لقل خواي قساكا بو سير روج وخواي تعالى دواي سير روجكا كابا تشل روج در روجي بو زياده كان لماوي او در روجه بني اسرائيل خوان بينا گيراو گوركان دروس كرد لالتون دسيان كرد گوركا پرستن يعني گوركا پرستن هلو زمانو دسي بي كردوا واسل هند ولا هندشون خلق گوركا پرستي ومانغا پرستي او بني اسرائيل سرتا اوان كرد وهر بني اسرائيل بنك خوي تعالى درباريان افرمي وقضينا الى بني اسرائيل في الكتاب لتفسدن في الارض مرتين ولتعلن علوا كبيرا. هر بني اسرائيل اخوي تعالى درباريان افرمي لسوره اسراء افرمي لسر زويا دوجر دصلات بيا كان وابن بخاوني دولته قوته هيزكي جوره وفسادكي زور جوره لسر زويا برپا كان دوجر جاري كان رويدا لزماني قديمه بيشي قران وجاري داهاتوش لباش قرآن وأوتا إساء بني جاء ما حذر يكبو بو مسلمانان كآقان لخوان بي أم قوما آسانية تعامل لقل يعني بلام لقل أوشا بري لاني إيجابيش باسكا قرآن بو أوي مسلمانان بي أميد نبن لا هلسو كود لقل أم قوما أوان شون تعامل يعني لقل بيغمراكر صلى الله عليه وسلم جولك كاتي بيغمري خواه صلى الله عليه وسلم هات مدينة
جوولەکەکان پەیتا ئەڕۆیشتن سەردانی پێغەمبەریانە کرد صلى الله عليه وسلم. یەکێک لەوانە مەسەلەن عەبدوڵای کوڕی سەلام بوو کە عالمێک بوو لە عالمەکانیان، هات بۆ لای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وەسیە پرسیاری لە پێغەمبەری خوا کرد صلى الله عليه وسلم. وتی ئەی محەممەد ئەم سێ پرسیارە لە پێغەمبەر زیاتر هیچ کەسێ ناتوانێت وەڵامی باتەوە، یعنی تەنها پێغەمبەرەکان ئەمە ئەزانن. وەسیە پرسیارەکەی لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم و پێغەمبەری خوا وەڵامی دایەوە وەکو ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە، وەکو ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە. جا پاش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵامی دایەوە ئیمانی هێنا عەبدوڵای کوڕی سەلام، ئیمانی هێنا، بەڵام فەرمووی ئەی پێغەمبەری خوا جوولەکە قەومێکی زۆر نەکبەتن، حەزیەکەی تاقییان کەرەوە، ئێستا من خۆم ئەشارمەوە و پرسیاری منیان لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردی بە شوێن هەندێک لە گەورەکانیانە و هەندێکیان هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا پرسیاری لەکەن، فەرمووی عەبدوڵای کوڕی سەلام چۆنە لەناو ئێوەیە، چۆن پیاوێکە؟ ئەوانیش وتیان عەبدوڵای کوڕی سەلام یەکێکە لە گەورەکانمان، زانایەکە لە زانەکانمان، و دەستیان کرد بە وەسفکردنی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی ئەگەر ئێستا عەبدوڵای کوڕی سەلام ئیمان بێنێ، عەبدوڵای گوێ ها لێیە لەو دیوە گوێ ها لە قسەکانە، وتیان پەنا بەخوا ئەو شتی وا بکە، یعنی شتی وا ناکە عەبدوڵای کوڕی سەلام. جا عەبدوڵای کوڕی سەلامیش دەرچوو تی دەی من شایەتی ئەدەم کە ئەمەڕ پێغەمبەری خوایە و بەڵگەشم هەیە، و هەر لە تەوراتە با بڵین نیشانەکانی ئەم پێغەمبەرە هاتۆ، ئەوەش نیشانەکانێتی. یەکسەر ئەوان دەستیان کرد بە قسەکردن بە عەبدوڵای کوڕی سەلام، وتیان تۆ کابرایەکی زۆر زۆر خراپی، تۆ ئەسڵەن نەفامی هەر هیچ تێ ناگەی، یەکسەر قسەکانیان گۆڕی. سبحان الله. جا عەبدوڵای کوڕی سەلام فەرمووی ئەمە جوولەکەی، یعنی بۆ ئەوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاگای لێبێ. بەڵام لەگەڵ ئەوەشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەندێک شتی کرد لەم کاتێک هاتە سەرەتا هاتە مەدینە بۆ ئەوەی دڵی ئەوان ڕاکێشێت تا عوزریان نەمێنێ لای خوا، تا هیچ عوزرێکیان نەمێنێ. یەکێک لەوانە 16 تا 17 مانگ پێغەمبەر و مسلمانان قیبلەیان گۆڕی بەرەو بەیت المەقدس، یعنی بەرەو فەلەستینی ئێستا، بەرەو ئەوێ نوێژیانە کرد، قیبلەیان بەرەو ئەوێ بوو، بەڵکو خوای تەعالا هیدایەتی جوولەکەش بدا و بزانن کە ئێمە هەردوو لامان باوەڕمان بە یەک خوا هەیە، یەک قیبلەمان هەیە و هەمومان باوەڕمان بە پێغەمبەرەکان هەیە، تاوەکو ئەمە تەئسیریان تێ بکا، بەڵام هیچ سوودێکی نەبوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەندێک مەواقیفە زۆر دڵیانی ڕاگیرا کرد. بۆ نمونە تەماشای کرد جوولەکە هەم بە ڕۆژوو لە ڕۆژی عاشورا، يعني دەی محەڕەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە چییە؟ ئێوە ڕۆژووی چی ئەگرن؟ وتیان ئەمە شوکرانەی خوای پەروەردگارە کە خوای تەعالا موسای لە دەستی فیرعون ڕزگار کرد، بەنی ئیسرائیلی لە دەستی فیرعون ڕزگار کرد. موسا عەلەیهی سەلام ئەم ڕۆژەی گرتووە، یعنی ڕۆژووی تیا گرتووە، لەم ڕۆژەیە شکر بۆ خوای پەروەردگار و بەنی ئیسرائیل و جوولەکەش ئەو ڕۆژە ڕۆژووی تیاگرن. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە ئەحەقترین بە موسا برای منە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری بە مسلمانان کرد لەگەڵ جوولەکەی ئەوانش ڕۆژوو بگرن، بۆ ئەوەی دڵیان بێتە سەر ئەوەی کەوا مسلمانان نیەتیان نییە دژایەتی لەگەڵ ئەوانە بکەن. بە پێچەوانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانان حەز ئەکەن لەگەڵ ئەوانە بگونجێن، بۆ پێکەوە بژێن، بەڵام ئەمە هیچ تەئسیری لە جوولەکە نەکرد، بالعکس جوولەکە ڕۆژ بە ڕۆژ موقفیان تونتر ئەبوو بەرامبەر بە مسلمانان، هەڵوێستیان خراپتر ئەبوو. بە تایبەت خۆشەویستەکانم سەفیەی کچی حویەی کوڕی ئەختەب کە یەکێک بوو لە گەورەکانی جوولەکە، حویەی کوڕی ئەختەب لە گەورەکانی جوولەکەی بەنو نەظیر، کچەکەی لە پاشا بوو بە خێزانی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم. سەفیە دایکی ئیمانداران، سەفیە خۆی ئەیگەڕێتەوە، ئەڵێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات بۆ مەدینە، باوکم کە گەورەی بەنی نەظیر بوو لەگەڵ مامەما کە ئەبوو یاسر، ئەویش هەیەکێک بوو لە گەورەکانی بەنو نەظیر، و لەگەڵ کۆمەڵێک لە عولەمای جوولەکە چوون بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەڵێ لە سەرەتای ڕۆژەوە ڕۆیشتن حتا درەنگانێک کە گەڕانەوە ئەمەندە ماندوو بوون تااقەتیان نەما، کە من چوومە پیریانەوە عادەتیان وا بوو زۆر کە من ئەچوومە پیریانەوە زۆر بە خوڵک و ئەوانیش هاتنە دەمەوە، بەڵام تااقەتیان نەبوو قسەشم لەگەڵا بکەم. گوێم لێ بوو مامەم پرسیاری لە باوکمە کرد،
وتی تۆ ڕەئی چییە بەرامبەر بە ئەم زەلامە؟ وتی ئەمە ئەوەیەوە لە تەوراتە باس کرا. وتی هەر خۆیەتی وتی بەڵێ هەموو نیشانەکانی تایە. ئەیوتی مووقفی ئێمە وەکو جوولەکە یعنی مووقفمان چی بێ بەرامبەر بە ئەم زەلام؟ وتی دژایەتیکردن تا سەر ئێسقان، تا ئەو ڕۆژە ئەمێنم من و ئەوەشی کە لەگەڵ منایە دژایەتیەکە حەسادەتەن، یعنی ئەوان بۆ ئومێدی ئەوەیان هەبوو کە ئەو پێغەمبەرە لە خۆیان بێ و ئەوان شوێنی بکەون دژ بە عەرەب و دژ بە خەڵکی تر و ئەوانە، بەڵام کە ئەوان لە ئەوان نەبوو یەکسەر ئەوان بڕیاری دژایەتیکردنی پێغەمبەری خۆیاندا صلی الله عليه وسلم. و سەرەتای دژایەتیکردنەکە بە بێئەدەبی دەستی پێکرد، سەرەتاکەی بە بێئەدەبی دەستی پێکرد. عایشە دایکی ئیمانداران بۆمانە گێڕێتەوە، خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە ڕۆژێکیان قەومێک لە جوولەکە هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەیان زانی مسلمانان تحیەیان ئەوەیە سەلام بکەن لە یەکتری، بڵێن ئەسەلام عەلەیکم، ئەڵێ ئەوانیش بە ژێر زوان ئەیان ئەسسام عەلەیکم محەممەد. ئەسسام دژ یعنی سەلامە، سەلام یعنی هێمنی، ناوێکە لە ناوەکانی خوای پەروەردگار، یعنی ئەمن و ئاسایش لەسەر تۆ، بەختەوەری بۆ تۆ ئەی پێغەمبەری خوا. بەڵام ئەوان قەزیان ئەوە نەبوو، ئەوان ئەند ئەسسام یعنی سام لە زمانی عەرەبی یعنی مردن، یعنی بمبری ئەی محەممەد، لە ناو بچی و تیا بچی ئەی محەممەد. ئەڵێ منیش زۆر تووڕە بووم، وتم وعەلەیکم السام، یان ئەسسام عەلەیکم، مردن لەسەر خۆتان بێ. و بڕێ قسەم کرد، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عایشە نابێ ئاوا قسە بکەی، خوا پێی خۆش نییە ئینسان بەو زمانە قسە بکە. ئەڵێ منیش وتم گوێت لێ نییە ئەی پێغەمبەری خوا، ئەوان چی ئەڵێن؟ یعنی ئەوان بەچی شێوازێک قسە لەگەڵ بەڕێساکەن؟ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی عایشە تۆش گوێت لێ نییە من چۆن وەڵامیانم داوە؟ ئەوان کەوتیان ئەسسام عەلەیکم، منیش وتم وعەلەیکم، وتم لەسەر خۆتان، یعنی ئەگەر ئەوان وتوێتیان سەلام عەلەیکم منیش وتم لەسەر خۆتان، یعنی سەلامی خوا لەسەر خۆتان بێ. ئەگەریش وتوێتیان ئەسسام عەلەیکم من وتم لەسەر خۆتان، وەڵامیانم داوە وەکو خۆی، ئیتر پێویست ناکە زیادە ڕەوی بکەی لە وەڵام دانەوەی ئەوانە. ئەمە سەرەتا بوو. ئیتر دوای ئەوە موامەراتی جوولەکە دەستی پێکات بۆ لە ناوبردنی پێغەمبەر و تێکدانی نێوانی مسلمانان لە مدینەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەمە طبیعەتی جوولەکە بوو. داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری مان بخاتە دڵەکانمانەوە، موفقمان بکە. یا ڕەبی خوایە سەرکەوتومان بکەی، یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوی مسلمانان بکەی، یا ڕەبی ئیسلاحی حەڵمان بکەی، ماڵ و مناڵمان ساڵح بکەی، گەنجەکانمان ساڵح بکەی، یا ڕەبی ڕەحم بە دایک و باوکمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە برا و خوشکانمان بکەی، کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری، لە فیتنەی خراپەکاران بە دوورمان بگری یا رب العالمین. ئامین ئامین.